مافێکی کە بۆ ملیۆنان کەس بۆتە خەونێکی وەدی نەهاتوو. ڕۆژی دووشەممە 13 ئۆکتۆبر لە ساڵنامەی نەتەوە یەکگرتوەکاندا بە ڕۆژی جیهانی بینین ناوزەد کراوە. ڕۆژی جیهانی بینین دەرفەتێکە بۆ بیرکردنەوە لە دۆخی نابینایان و ئەو کەسانەی کە توانای بینینیان کەمە لە سەرتاسەری جیهاندا. ڕۆژێکی کە ئەومان بیر دەخاتەوە کە دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریەکانی تەندروستی چاو و ئیمکاناتی پێویست بۆ ژیانی سربەخۆ نەک هەر ئیمتیاز نییە بەڵکو مافی هەر مرۆڤێکە. لە هەر کۆمەڵگەیەکدا بەشێک لە دانیشتوان بە هۆکاری جۆراوجۆر لەوانە ڕووداوی هاتوچۆ شەڕ نەخۆشییان کەم و کوڕی زگماکی بەشێک لە جەستەیان دەرونیان تا ڕادەیەک تووشی لە کارکەوتوی دەبێت و ئەم کەسانە بە شێوەیەکی ئاسایی دەبنە خاوەن پێویستیەکی تایبەت کە دەبێت لەلایەن کۆمەلگە و سیستەمی حکومیەوە ئیمکاناتی پێویستیان بۆ دابین بکرێت. لە بەشێک لە کۆمەلگە پێشکەوتوەکانی سەرمایەداریدا خەباتی کرێکاران و چین و توێژە جەماوریەکان گەشەی تەکنۆلۆژیا بە دامەزراوەیکردنی بەهاکان و فەرهەنگی پێشکەوتن خوازانە بۆتە هۆی دەستەبەربوونی دەرفەتی پەروەردەی و پزیشکی گونجاو بۆ نابینایان و کەسانی کەمبینا تا بتوانن سوود لە ژیان و بەهرەکانیان وەربگرن. لەو کۆمەلگایانەی کە دەسەڵاتی سەرەڕۆیی زاڵە لە وڵاتانەی کە دەرفەت بۆ گەشەکردنی بەهرە جۆراوجۆرەکان ناڕەخسێت، فەرهەنگ، نەریت و ئاین، نایەکسانی و هەڵاواردنەکان پاسا و پیرۆز دەکەن و زۆربەی هەرە زۆری مرۆڤەکان لەوانە کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش ناتوانن بە تەواوی توانا و پتانسیێڵە جەستەی و دەرونیەکانیان بەکاربهێنن. ڕێکخراوی تەندروستی جیهانی و بەرنامە نێونەتەوە یەکان دەری دەخەن کە بەشێکی زۆر لە نابینایی لە جیهاندا دەتوانرێت ڕێگری لێ بکرێت یان چارەسەر بکرێت. لە ئێرانیش ئەگەرچی هەندێک دەستکەوت لە بواری پزیشکی چاودابوونی هەیە، بەڵام ئاستەنگە جدیەکانی وەک نایەکسانی لە دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریەکان لە ناوچە بێبەشەکان، نەبوونی خزمەتگوزاریەکانی خۆپارێزی و پەروەردەی گشتی، هەزینەی چارەسەر بۆ بنەماڵەکەم داهاتەکان و نەبوونی وشیاری سەبارەت بە نەخۆشیەکانی چاو و هەروەها گرنگی پشکنینی دەورەیی هەرێستاش بوونیان هەیە و ڕێگە نادەن پێشکەوتنی زانستی پزیشکی چاو بکەوێتە خزمەت زۆربەی هەرە زۆری کۆمەلگاوە. ئێران لە زومرەی ئەو وڵاتانەیە کە بە بەراورد بە دانیشتوانەکەی ژمارەی نابینە و کەمبینای زیاترە و یەکێکە لە 16 وڵاتی یەکەمی جیهان لەم بوارەدا. هۆکارەکانی نابینایی لە ئێران بەیانگەری چیرۆکێکی تاڵە لە بێبەشی، توندوتیژی و سەرکوت، لەوانە نەبوونی خزمەتگوزاری پزیشکی و دەرمانی بۆ خۆپاراستن و چارەسەری نەخۆشیەکانی چاو، هەژاری و بەدخۆراکی کە هۆکاری زۆرێک لە کێشەکانی بینێنن، نەبوونی کنترۆڵی ساڵانی چاو و پشکنینی پێش لەدایک بوون، شەڕ و ڕووداوەکانی هاتوچۆ کە ساڵانە سەدان کەس تووشی نابینایی دەکەن، تەقینەوەی مین لە ناوچە سنووریەکانی کوردستان و ناوچەکانی دیکە، تەقەکردن لە کۆڵبەران لە کوردستان و سوختبەران لە بەلوچستان، ئەشکەنجەی زیندانیانی سیاسی کە بووەتە هۆی گەیاندنی زیانێکی لە قەرەبوو نەهاتوو بە بینایی چاو، تەقەکردن لە خۆپشاندەران بە تفەنگی ساچمەیی لە ساڵانی ڕابردوودا کە بەهۆیەوە دەیان گەنج بیناییان لە دەستدا. نابینایان لە ئێران نەک هەر لەگەڵ ئاستەنگی جەستەیی، بەڵکو لەگەڵ کۆمەڵێک بربەستی جددی کۆمەڵایەتی و ئابووریش ڕووبەڕوون. ئەوان لە ماڵەکانی خۆیاندا گرفتارن و ناتوانن بە شێوەیەکی سربەخۆ بژین و بەشداری کۆمەلگا بکەن. کێشە و گرفتی فەرهەنگی، بنەماڵەیی و کۆمەڵایەتی بەشێکی بەرچاو لە ژیانی نابینایانی خستووەتە ژێر کاریگەریەوە. بنەماڵەکان بەتایبەت لە گونج و ناوچە دووردەستەکان سەرەڕای خۆشەویستی و هەستکردن بە بەرپرسیارەتی ناتوانن هەلومەرجی پێویست بۆ خوێندن و کار و ژیانێکی سربەخۆ بۆ ئازیزانی نابینایان دابین بکەن. شارەکانی ئێران پێداویستیەکانی نابینایانی تێدا ڕەچاو نەکراوە. پیادەڕەوی تەسک و پلیکانی، بیر و چاڵ و قوڵکەی سەر ئاوەڵە و بەبێ لەمپەر، نەبوونی ڕێڕەوی ڕێنمایی، نەبوونی سەگی ڕێنمایی و هەروەها نەبوونی وشیاری شۆفێران، هەموو ئەمانە ژیانی ڕۆژانەی نابینایانی کروت بە ئاڵنگاریەکی مەترسیدار. لە سەردەمێکدا کە وڵاتانی پێشکەوت و ئیمکاناتی زیاتر بۆ باشترکردنی بارودۆخی کارکردن، پەروەردەیی و ژیانی نابینایان دابین دەکەن، حکوومەتی ئیسلامی ئێران تەنانەت تاکە ڕۆژنامەیەکی کە بە ناوی ئیران سپید بە خەتی برێل بۆ نابینایان چاپ دەکرا داخست و هەموو ڕۆژنامە نووسەکانی لە کارەکانیان دوورخستەوە. ئەم ڕۆژنامەیە تاکە پەنجەرەیەکی زانیاری سربەخۆ بوو بۆ کۆمەڵگەی نابینایان. حکوومەتی ئیسلامی ئێران نەک هەر بەرپرسە لە ئاست پەرەسەندنی ژمارەی نابینایان لە وڵاتدا، بەڵکو پێداویستیە پزیشکی کۆمەڵایەتی و ئابوووریەکانیشیان بۆ دابین ناکات. دابینکردنی هەلیکار و پەروەردەی گونجاو، فراوانکردنی خزمەتگوزاری پزیشکی و پشکنینی وەرزی چاو، پشکنینی پزیشکی ژنانی دووگیان بۆ ڕێگریکردن لە نابینایی منداڵان، دابینکردنی ئیمکاناتی پێویست لە شوێنە گشتیەکان، دابینکردن و ڕاهێنانی سەگی ڕێنمایی و بەکارهێنانی تەکنۆلۆژیای پێشکەوتووی گونجاو بۆ نابینایان
لە زمرەی ئەو ئەرکە سەرەتاییانن کە وەڵامیان پێ نادرێتەوە. ڕژیمی ئیسلامی ئامادە نییە بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بە کەمەندامانی ئەم کۆمەڵگەیە قبولکە. بە بەشێکی زۆر لەو هەزینە زۆر و زەوەندەی کە لە پێناو میلیتاریزم، سەرکوتکردنی خەڵک، تیرۆر و دەستێوەردانی کۆنەپەرستانە لە دەرەوەی سنوورەکان خەرج دەکرێت، دەتوانرێت ژیانێکی ئینسانی بۆ کەمەندامان دابین بکرێت. پرسێکی کە دەبێ یەکێک بێت لە ئەولەویەتەکانی ئەو حکوومەتەی کە پاش ڕووخاندنی شۆڕژگێڕانەی کۆماری ئیسلامی دادەمەزرێت.